لەسەر فەرمانی بەڕێز بەڕێبەر سەرجەم کارمەندانی ناو بەڕێبەراتی لەگەڵ سەرجەم بنکەکانە بە سەرجەم کارمەندانەوە کە کۆی گشتی 1400 کارمەندە هەر چلوێک بنکەکە بە هەموو وجبەکانیەوە لەسەر فەرمانی بەڕێزیان خراونەتە حاڵەتی ئەمەدەباشیەوە بۆ ڕوبەڕووبوونی حاڵەتێکی نەخوازە ئاگەڕوودا خۆشبەختانە تا ئێستا هیچ حاڵەتێکی نەخوازە ڕووی نەیەوە لە شاری سلێمانی بەڵامەوەی کە ئامادەکاری ئێمە وەک بەڕێبەراتی سەرجەم ئەفسەر و کارمەندان و بەڕێبەریش خۆی لە ناو بەڕێبەراتیا 6 تیمیەدەک دروست کراوە بۆ ڕوبەڕووبوونی هەچ حاڵەتێکی نەخوازە ئاگەڕوودا لێرە داواکاری ناهەوڵاتیان مناڵەکانیان با لە نەچنە دەرەوە و شەقامی سەرەکی یاخود لاوەکیەکانیش بەکارێنن بۆ سەرجەم برا شۆفێرەکانیش هەتا کۆی کە ئەم شەپۆلە لە ماوەی 24 کاژێرە بەردەوام دەبێت و ئێمە ئێستا سەرجەم تیمەکان لە حاڵەتی ئامادەباشیان بۆ شوێنانەی کە مەترسی کۆبوونەوەی ئاوی لێ هەبێت تیمەکانمان بە شێوەیەکی مەیدانی لە شوێنانە جێگیر کردووە خوازیاری هیچ ڕووداوی ڕوونەدا بەڵام لە هەموو حاڵەتێکا هەچ ڕووداوی ڕوودات کامانەوە دەست بەجێ پەیوەندی بە ژمارە 150 بکەن.